ئامانجی یاسا ڕێخستنی ژیانی هاوڵاتیانە و هەروەها دیاریکردنی ئەرک و مافەکانی هاوڵاتیانە لە هاوڵاتیەکی یاساییەوە بگرێت تا دەگاتە سەرۆکی وڵات. ڕێکارەکانی دەرکردنی یاسا بە پێی تایبەتمەندیەکانی هەر وڵاتێک لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە جیاوازە، بەڵام بەگشتی لە وڵاتاندا پەرلەمان دامەزراوەیەکی تایبەتە بە یاسادانان. لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان تەنها دامەزراوەیەکە مافی یاسادانانی هەیە. ڕێکارەکانی دەرکردنی یاساش لە هەرێمی کوردستان بەم شێوەیە. سەرەتا دەبێت پرۆژە یاسایەک پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکرێت. تەنها دوو لایەن بۆیان هەیە پرۆژە یاسا پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکەن. یەکەم، ئەنجومەنی وەزیران. دووەم، ژمارەیەک پەرلەمانتار کە نابێت ژمارەیان لە 10 پەرلەمانتار کەمتر بێت. دوایەوەی پرۆژە یاساکە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کرا، سەرۆکایەتی پەرلەمان دەیخاتە بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانەوە و خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکە دەکرێت. بۆ ئەوەی خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسایەک بکرێت دەبێت ڕێژەی یاسایی پەرلەمانتاران بەشداری دانیشتنەکەی پەرلەمان بکەن. ڕێژەی یاسایی بریتیە لە سەدا 50 کۆیەکی ژمارەی ئەندامانی پەرلەمان. بەو پێی پەرلەمانی کوردستان 111 ئەندام پەرلەمانی هەیە. ڕێژەی یاسایی پەرلەمانتاران 56 پەرلەمانتارە. لە خوێندنەوەی یەکەمدا گفتوگۆ لەسەر ناوەڕۆکی پرۆژەکە ناکرێت، بەڵکو تەنها پوختەی پرۆژەکە و ناوی ئەو لایەنەی پرۆژەکەی پێشکەش کردووە دەخوێنرێتەوە و بڕیار دەدرێت پرۆژەکە ڕەوانەی لیژنەی پەیوەندیدار و لیژنەی یاسایی پەرلەمان بکرێت. دوایەوەی خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکە کرا، لیژنەی یاسایی و لیژنەی پەیوەندیدار لە دۆخی ئاساییدا دەبێت لە ماوەی 10 ڕۆژدا راپۆرتی هاوبەشی خۆیان بدەنەوە سەرۆکایەتی پەرلەمان. بەڵام ئەگەر دۆخەکە نائاسایی بوو، داوا کرا پەلە بکرێت لە ئامادەکردنی راپۆرتەکەدا، ئەو کاتە دەبێت لیژنەی یاسایی و لیژنەی پەیوەندیدار لە ماوەی 5 ڕۆژدا راپۆرتی هاوبەشی خۆیان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکەن. دوای ئامادەکردنی راپۆرتی هاوبەشی لیژنەی یاسایی و لیژنەی پەیوەندیدار، خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکە دەکرێت. لە خوێندنەوەی دووەمیشدا دەبێت ژمارەی یاسایی پەرلەمانتاران ئامادەی دانیشتنەکە بن. لە خوێندنەوەی دووەمدا ئەندامانی پەرلەمان گفتوگۆ لەسەر ناوەڕۆکی پرۆژەکە دەکەن. بۆ بڕیاردان دەبێت مادە بە مادە گفتوگۆی لەسەر بکرێ و بخرێتە دەنگدانەوە. دەنگدانەکەش بە شێوەی ئاشکرا دەبێت لە ڕێگەی بەرزکردنەوەی دەست یاخود لە ڕێگەی بەکارهێنانی ئامێری ئەلکترۆنیەوە. بۆ پەسەندکردنیشی پێویستە زۆرینەی ئامادەبوانی دانیشتنەکە دەنگی پێ بدەن، بەڵام ئەگەر بێت و دەنگەکان یەکسان بوون ئەوە ئەو لایەنە سەر دەکەوێت کە سەرۆکی پەرلەمان دەنگی پێداوە، بەمەرجێک سەرۆکی پەرلەمان دوایین کەس بێت دەنگ بدات. دوایەوەی مادە بە مادەی پرۆژە یاساکە دەنگی لەسەر درا، ئەو کاتە کۆی پرۆژە یاساکە دەخرێتە دەنگدانەوە و کۆی پرۆژەکەش دەبێت زۆرینەی سادەی ئامادەبوانی دانیشتنەکە دەنگی پێ بدەن. دوای پەسەندکردنی پرۆژە یاساکە سەرۆکی پەرلەمان بۆ ئیمزاکردنی پرۆژە پەسەندکراوەکە ڕەوانەی سەرۆکی هەرێمی کوردستان دەکات. سەرۆکی هەرێم ماوەی 15 ڕۆژی لە بەردەمدایە بۆ ئیمزاکردنی یاخود ناردنەوەی بۆ پەرلەمان. ئەگەر بێت و سەرۆکی هەرێم ئیمزای لەسەر پرۆژە یاساکە کرد، ئەوە پرۆژەکە دەبێتە یاسا و دوای ئەوەی لە ڕۆژنامەی وەقاعی کوردستاندا بڵاو کرایەوە ئەوە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام ئەگەر لە ماوەی دیاریکراودا ئیمزای نەکرد و نەشی گەڕاندەوە بۆ پەرلەمان، ئەوە پرۆژەکە بە ئیمزاکراو دادەنرێت. سەرۆکی هەرێم دەتوانێت ئیمزای نەکاو بۆ هەموارکردنەوەی هەمویان بەشێکی پرۆژەکە بگەڕێنرێتەوە پەرلەمان. پەرلەمان دەتوانێت بە پێی تێبینیەکانی سەرۆکی هەرێم گۆڕانکاری لە پرۆژە یاساکەدا بکات. دەشتوانێت بێ ئەوەی تێبینیەکانی سەرۆکی هەرێم لەبەرچاو بگرێت بۆ جاری دووەم پرۆژە یاساکە ڕەوانەی سەرۆکی هەرێم بکاتەوە. سەرۆکی هەرێم ئەم جاریان مافی ئەوەی نییە جارێکی دیکە پرۆژە یاساکە بۆ هەموارکردنەوەی بنێرێتەوە پەرلەمان، بەڵکو دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا ئیمزای بکات. ئەگەر هات و سەرۆکی هەرێم لە ماوەی 15 ڕۆژەکەدا ئیمزای نەکرد، ئەوە بە ئیمزاکراو دادەنرێ و لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو دەکرێتەوە بۆ ئەوەی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە.